يحيى 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 ولا نانم وهنا يحيى يحيى ولا أخبارنا بيناوا تۆ چ دەکەی لێرە؟ خواردنم بۆ هێنایت تو بە خۆت نەخۆش ئەم بەخۆم داتمەوە مارێ ناقەی ناوتم بە ئەو ڕێگەیە نەبڕێت دەسەر باش بینە وەرە بانە وەرە بابڕێ وەرە وەرە یا ئەڵڵا ئای دەدەستە تووشی لێر ئای ئەتوو بە خۆت نەخۆشی ئەمن چەند جاران بە تو گوتی ئەتوو خواردنی لۆ من مەینە ئەمن کە تەوا بم بەخۆم دەگەڕێمەوە مارێ نا تۆ خۆشم مانووی هیلاکە بی چۆنە بە بەتەنیا و ئیشە بکەیت ئەبێ منیش یارمەتیت بم ئێستا چتی نایە وەڵا ساوەر و تەماتە بەخوای خۆشە ئەرە وەڵا ساوان خۆشە ئەوە چەتۆ هات هەرە وەڵا ئەوە چەتۆیە دیسان بۆ پارە هاتووە دڵنیام دەبیتێ چی تێدا ئاخر نابێت تۆ ڕۆژ تا ئێوارە هیلاکە بیت ئەوە پارەی خۆتە سلێر گەردەنی ئازابی بەوکو ئەو جارە ئەوە خوایە هیدایەتیدا نا ئیتر نایەمێت با فێری دەستپانکردنەوە نەبێت بڕوا ئیشێک بکەم السلام عليكم. وعليكم السلام بخير يحيى كوي لا خوای بەزیە كوي خوشكم چۆنی چەتۆ باشي أحوالك باش دريم إيشم بيتا إيش بە من أري والله یا الله خێر حتى ولا ورا إيشم بيتا لێرە نایڵێ نا هەستە شلێر هەستەوە براتە بزانە چی لێرۆی بکە چییە چەتۆ خێر والله خوشكم عندك بارم دي پارە نییە بیستومە پارە بە مشروبەیە تسي لاخت بيتا هذا عندك بارم دي چۆنی لاقم پیانە تووشی غەڵەتێک بی من چی بکەم هیچ تووشی غەڵەتی نابم هەندە پارەم دێ و ئیشم پێ خوشی خۆم نایدەم پێم بڵێ بۆ چیتە پێم بڵێ ئیشم پێ ئیش چەتۆ کەی واز لەم شتانە ئەهێنی بۆ ئیشێک ناکەیت کا ئیش کا کەسابەت هیچ بەس بۆ تۆ نییە ئەی بۆ ئێمە هەمومان خەریکی ئیش و کارین هەیە بۆ تۆ نییە ئێ نییە زۆر گەڕام ئیش نییە ئێستا پارەم بدێ و ئەو ناقەشەیە ببڕێنەوە ئەمە دەیەمین جارە تۆ داوای پارە لە من ئەکەیت ئەدێت خوشی منی دەبڕۆ دەی دە دینار ئەی 100 دینارت بەمێ دە دیناریت کەشم دێ ئیشم پێ لەکوێمان بوو نیمانە ڕۆژتارە لەم کێڵگەیە ئیشەکەی یانێ بڕۆ پێت دەی نییە پێم نییە بینە پێم نییە پێم نییە ڕۆ دەی باش بەخێر چی شلێر بەخوا ئیشەکی باشت کرد پارەت تا چەتۆی بەخوا زۆرم پێ ناخۆشە نا ئەوەندەی لەگەڵ مەڕۆ هەرچی ویز بیدێ ئاخر نابێت هەتا کەیت ئەو دەستپانکاتەوە و ئیشێک نەکات تۆش حەقی خۆتە ئەگەر تۆڕەش بی بەیانی زوو ئەوڕۆی ئەم کاتانەی ییتەوە پارەی خۆتە چۆنە بێ هەمووی چەتۆ بیخوات شلێر پارەی من چییە ئیتوچیە هیچ فەرقی نییە چەتۆش خۆ بێگانە نییە برات نییە گەردەنی خۆش و ئازابی هەر جارێ هەتوو بیدێ ئەگەر بۆ خۆی سەرفکردایە ئەموو قەی ناکە بەڵامە چێ بەشتی خراپ سەرفیەکات و ئێمەش گوناهبارە بین بەخوای ڕاست دەکەی دەباشە بزانم ئەمش قسەی لەگە ناکەم بەشکم بکەوێتە سەر ڕێگەیەکی ڕاست دە ئیشاڵڵا خوایە لۆ خاتری ناوە جوانەکانی خۆت لێت دەپاڕێمەوە
ئیشاءالله منداڵێکی جوان ساڵحمان لۆ لە ڕێەیە خوای هیدایەتی چەتۆی براشی بدەی خوای لێت دەپاڕێمەوە بەدڵیمە بکەی ئیشاءالله منداڵێکی ساڵحمان لە ڕێەیە ئینشاءالله ئینشاءالله تۆ پێم بڵێ چی بووە حازرکەم بۆت بێنم بۆ کێڵگا شلێر نەکەی شەی بکەی ئەتو بە خۆت نەخۆشی نەکەی بێ ئەمن بە خۆم کە هاتمەوە نانی لە خۆم و دەڕۆمەوە باشە؟ کورە بۆ نەیەم شفتەوە دروست دەکەم و بۆتە هێنا نەکەی خۆت ئەزیێت دەی شلێر جۆ لە من ڕابگرە ئەمن بە خۆم دەزانم ئەو کاتی برسی بم دەگەڕمەوە ماڵێ باشە؟ باش دەوام دەڕۆم خوا گەیلێت خواحافیز حافیزە بێ